ئەمە بووە بە سەرچاوەیەک بۆ هەموو هونەرمەندانی شاری سلێمانی و دەوروبەری شاری سلێمانی و شارەکانی ئێران و توران و هەموو شارەکان. من زۆر سوپاسی کاکە بەرزان و کاکە جەزا کە بەڕاستی بوون بە سمبولێک بۆ ئەم سلێمانیە بەڕاستی شتی باش پێشکەشەکەن هونەرمەند کەوتێنن هەرچی هونەرمەند هەیە لە بیریانە یەک بێک لە شاعیران و هونەرمەندان و ئەوانەی کە لە بواری هونەرا ئیژەکەن درێخیان نەکردەوە زۆر زۆر سوپاسیانەکەم. ئەم مەقامی سەپەرست بەڕاستی ئەمە باوکم بەڕەحمە بێ محمود تۆفیق شلێک وتی من لە شێخ نووری شێخ ساڵحم بیستووە ئەمە ماوەتەوە بۆ ماڵی ئێمە ئێتر من بەخۆشی ئێوە ئەم سەفەرە پێشکەشەکەم. جگرم گوشم
با عمرا شقولوا فاطمة ورعنايا يا آمين يا امتقاني دايا شقول يا فاطمة ورعنايا آمين يا امتقاني دايا